بەڵێ تر 33 ساڵ بەسەر ئەو کۆڕەوە مەزنەی خەڵکی کوردستان تێدەپەڕێت دوای ئەو کارەسات و نەهامەتیانەی لە ماوەی ڕابردوودا بەسەر گەلی کوردستان داهاتووە سیاست و عەقڵیەت بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لایەن دەسەڵاتدارانی عێراقەوە هەر هەمان سیاسەتە و گوشارەکان بۆ سەر هەرێمی کوردستان و لە باربردنی قەواری هەرێمی کوردستان بەردەوامە سەبارەت بە ئەو یادە مێژوویە هاوکات بارودۆخی ئێستای کوردستان و عێراق زیاتر لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. ئەو کۆڕەوە مەزنەی کە لە ساڵی 1991 کرا چارەنووسی خەڵکی کوردستانی گۆڕی بەڵام ئێستا عەقڵیەتەکە هەر هەمان عەقڵیەتەکە حکمی عێراق دەکات بەرامبەر بە هەرێمی کوردستان پێتان وایە خەڵک ئەو کاتە بۆچی ئەو ڕێگەی گرتە بەر؟ لە ڕاستیدا تایتلی یەکەم لەو بۆ وەڵامی ئەو پرسیارە ئەوەیە کە خەڵک قبوڵی نەکرد هیچی کە دوای ئەو هەموو ساڵە دوور و درێژ و هەموو کارە ساتانە جارێکی کە بچێتەوە ژێر دەستی بەعس بەڵام ئەمە تایتلی یەکەمێتی تایتلی ئەوەی پێ ئەڵێن کاردانەوە بەرامبەر بە ترس کە ترسەکە چوونەوە ژێردەسەڵاتی حکوومەت و چوونەوە ژێردەسەڵاتی تۆپ و کیمیاباران و ئەنفال و ئەو بابەتەشتانە بەڵام تایتلە سەرەکیەکەی ئەوە بوو کە کورد پێی وابوو کە ئەبێ لەژێر دەستی بەعس نەبێ لەژێر دەستی دەوڵەتێکی داگیرکرد نەبێ یعنی بە لێکدانەوەیەکی تر یعنی سەربەخۆ بێ بە لێکدانەوەیەکی کە ئێستا زۆر قسەی لەسەرەکەی ئازاد بێ ئەمە لە بچووکترین وەڵامدا ئەتوانین بەو شێوە هینی بکەین بۆچی چونکە لە ڕاستیدا نەتەوەی کورد لە لێرە لە پارچەکانی تری یان بەشەکانی تریش هەمیشە ئەزمونێکی زۆری هەیە لەگەڵ چەوسانەوەی و داگیرکردنی لەلایەن دەوڵەتەکانی داگیرکەریەوە لێرە زۆر فراوانتر بوو ئەو هەست پێکردنە و بە جۆرێک بوو کە هێشتا زیندوو بوو هێشتا ئەتوانین بڵێن ئەو کاتێک کە ئەو کۆڕەوە ڕوویدا هێشتا بە تەواوی هەموو ئەوانەی لە ئەنفال بزربوون نەمانەزانی لە کوێنچیان لێ هاتووە سۆراغی کەسیانمانمان نەئەزانی و هێشتا ئەوانەی کە برینی هەڵەبجەیان بەلەشیانەوە بوو برینی کیمیاباران هەرچەندە من بۆ خۆشم برینم هەبوو لە منتیقەی بالیسان بەڵام یانی من چاپ بوومەوە کاتە بەڵام هێشتا برینەکان لە کوردستاندا هەبوو بۆیە کورد هەمیشە ئەیزانەیەکە گەر جارێکیکە بەعز بێتەوە دەوڵەتی عێراق بێتەوە چونکە هەموو جارێ ئەڵێن بەعز لە کاتێکدا بەڕاستی بەعز ئەو کاتە نوێنەرایەتی دەوڵەتی عێراقی بۆیە کورد ئەوەی قوبڵ نەبوو جارێکی کە بچێتەوە ژێر ئەو دەسەڵاتە کورد ڕۆڵێکی گرنگی لە دامەزراندنی عێراقی نوێ هەبوو و ئێستاش بە دیالۆگ کێشەکانی لەگەڵ حکوومەتە چارەسەر دەکات بەڵام بە هەمان عەقڵیەتی شۆڤینیانە بەرامبەر بە کورد مامەڵە دەکرێت ئەو گوشارانەی ئێستا بۆ نمونە بۆچی ئەزانی شۆڤێنی و جاری وا ئەڵێن عنسوری و ئەمانە هەمووی دەرهاوێشتە یەکشتن دەرهاوێشتەی ئەوەن کە ئەو دەوڵەتێکی داگیرکەرە دەوڵەتی داگیرکەر هەمیشە ئەوێ ئەو نەتەوەی و ئەو نیشتیمانی داگیری کردووە لەژێر دەستی بمێنێتەوە بە کۆنتڕۆڵ کراوی بمێنێتەوە بە زۆرێک نەمێنێتەوە بڵێ منیش هەم ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە ئەو ئەزمونی لێرە هەمانە وەکو ئەزمموی مەجلیسی تەشریعی و مەجلیسی تەنفیزی سەردەمی بەعز بێکە ناوی کوردستانیش پێوە بوو منتیقەت کوردستان للحکومەت ذاتی ناوچەی کوردستان بۆ ئۆتۆنۆمی ئەوەشی پێوە بوو ئێستا ئەگەر ئەمە بمانەوێ بگەڕێنەوە ئەو سەردەم قبوڵمان بێ بگەڕێنەوە ئەو سەردەم ممکنە تا ئەندازەیەک چۆن بەعز بەو ناونیشانە سەیرەوە قبوڵی بوو ئەوانەش ڕەنگە بەو ناونیشانە قبوڵیان بێ بۆیە مەسەلەکە گۆڕانی عەقڵیەت لە داگیرکەر ڕوونادا هەتا هاوکێشەکە بەو شێوەیە بمێنێ داگیرکرد و داگیرکراو گۆڕان ڕوونادا تاکتیک ڕوئەدا ڕۆژێک ئەڵێ مەرحەبا ڕۆژێک بە جۆرێککە معاملەمان نەکاتەوە باشە ئەو کاتێک کە کۆڕەوەکە ڕوویدا وڵاتان پاڵپشتی هەرێمی کوردستانیان کرد بەڕاگەاندنی ناوچەی دژەفڕین ئایا کوردستان لە 33 ساڵ بەر لە ئێستا توانیوێتی ئەو دیبلماسیەتە بەهێزە بنیاد بنێت ئێستا ئەگەر شتێکی لەو حاڵەتە ڕوو بدات پاڵپشتی نێودەوڵەتیمان دەبێ ئەزانی چی من بەڕاستی ئەوە نازانم چونکە ئێستا ئەسەن پشتیوانی نێودەوڵەتی خۆ نێودەوڵەتی بۆ خۆی ئاڵۆز بووە جەنابەت راپۆرتێکتان خوێندەوە پیشانتاندا بۆ نمونە سۆڤێت کە ئێستا ڕووسیا جێگرەوەیەتی دەنجیدا بەو بڕیارەی کە ئەو قەتڵ و عامە بۆ سەر کورد ڕابگیرێ و قەراری بڕیاری 688 دەربچێت بەڵام ئێستا ئەگەر ئەمریکا لە ئەوەش نێودەوڵەتیەوە نیە ئەمریکا لە مەجلیسی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی
قرارێکدا بنێ رووسیا لەگەڵی نییە بە پێچوانەوە ئەگەر رووسیا پشتیوانی لە قرارێ بکە ئەمریکا لەگەڵی نییە ئەمە گۆڕاوە ینی ئێستا کە ئەڵێن کۆمەلگای نێودەوڵەتی بەڕاستی ئەبێ پێناسەی بکەینەوە ئەبێ پێناسەی بکەینەوە جاران ئەمانزانی لە ئەنجومنی ئاسایش هەیە UN هەیە ئەمە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا ئەمە زۆر ئاڵۆز بووە ئێران و وڵاتانی ناوچەکە و کات پاڵپشتی ئەو بڕیارەی کرد وەکو خۆی بەڵام ئێستا لەگەڵ حکوومەتی ڕاستیاتر ئێران تۆزێک جیاوازتری کارەکە ینی ئێمە ئەبێ یەکشت ببینین ئێران عێراق بە کامیلی بەهی خۆی زانێ بە کوردیشەوە بەهی خۆی زانێ لێسا نییە ئەمە لە زمانی شاشەوە وایە لە زمانی شاش ئەحزابی ترکە هێشتا حزب هەبوون خۆیان بە خاوەنی کوردستانی ئێمە ئەزانی مەسەرەن حزبێکە بوو بە ناوی پان ئیرانیست کوردی بە ئاری ئەزانی وڵاتی ئاریەکانیشی هەموو هەتا ئەکچۆ بەغداشە بە وڵاتی ئاری ئەزانی لەبەرەوە ئێران بابەتێکی ترە و ئێران لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە بڕیار و یان ئەو جۆرە ڕووداوانە سیاسەتێکی جیاوازتر ئەگرێتە بەر بەڵام ئەو سیاسەتە دڵسۆزانە نییە دڵسۆزانە نییە بەڵام بەرژەوەندی خۆی کەواتە کورد لەکوێی بەرژەوەندی ئەو وڵاتانەدایە بە ئەو پێناسە جیاوازانەوە کە بەڕێز ئاماژەت پێکرد والله ئەگە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی بڵێ دەختێک بەرژەوەندی هەیە بەڵام لێرەش مەسەلەن تورکیا بەرژەوەندی خۆی هەیە لێرە لەم لای کورد ئێران بەرژەوەندی خۆی هەیە ئێستا سووریا ئاغای خۆی هەیە ئێران ئاغایەتی لە باتی ئەویش بیرەکاتەوە بەرژەوەندەکانی لەکوێ بەغداش ئاغای خۆی هەیە کە ئێرانە ئەوی مەزانێ بەرژەوەندەکانی لەگەڵ ئێران ئەوەی بۆ بەرژەوەندی ئێران ئەگونجێ کەواتە بۆ سووریا و بۆ بەغداش ئەگونجێ بۆیە لە کۆمەلگای نێودەوڵەتیدا ئەگەر ئەو مستەلاحە وەکو باسم کرد ئێستا وەکو خۆی بێ بتوانینەوە بینی بکەین بە جۆرێکە لە وڵاتانی دەوری پشتیشمان وڵاتانی داگیرکە بە جۆرەشترە بە تایبەتی لەم قۆناخەدا وەکو من و تۆ ئێمە پێمان وایە بەس ئێمە لە قەیرامێکی قوڵداین ئەمە دڵنیام ئەوڕۆ هەڵبژاردنە لە تورکیا ئێستا ئەمڕۆ بە تەحدیدی لەناو قەیرامێکی قوڵدایە ئێستا نازانێت لە ئەستەمبۆڵ چێ دەرەچێ نازانێ ئاکپارتی بەو سەرۆکە بەهێزەیەوە و حزبەکەی ئەتوانێت ئێستا شارە مهمەکانی وەکو ئەستەمبۆڵ و ئەنقەرە باتەوە یان وەکو جاران ئیدۆڕێنی بۆیە ئەمانە هەمویان ئەزانن کە ئێستا هەر ئێمە نین بەس ئێمە خۆمان وا ئەبینی کە پێمان وایە هەموو دەور و پشتمان لە پاشایەتیدا ئەژین وەزعیان باشە ئەوە بەس ئێمەی خراپین عێراق لە ئێمە زۆر خراپترە تورکیا لە ئێمە خراپتە ئێرانی شەروە بەڵام یەک فەرقی بنەڕەتیمان هەیە ئەوان دەوڵەتن ئەتوانن دەنگ هەڵبڕن ئەتوانن بە ینی سبەینە بە ئێمە بڵێن ئەوانە تیرۆریستن بەشێک لە وڵاتانی دنیا لایەن قبوڵەکەن بەڵام ئێمە ناتوانین خۆمان بڵێن لەبەروی دەوڵەتی ئێمە ناتوانین دەنگمان بەو شێوەیە هەڵبڕین وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت هەموو کاتەوەی دووبارە کردەوەتەوە کە هیچ دۆستێکی جگە لە چیاکانیە لە پرسی ڕفراندۆمیشدا بینیمان و بابەتە زۆرتر کاردانەوەی لێکەوتەوە کە پاڵپشتی بە دەوڵەتبوونی کوردستانیان نەکرد ئەگەر لە ئێستادا ئەم بارودۆخەک ئەم گوشارانی کە لەسەر قەواری سیاسی هەرێمی کوردستان هەیە چ لە بەغدا چ لە وڵاتانی ناوچەکە هەر بەردەوام بە جارێکی دیکە کارەساتی لەو شێوە دووبارە دەبێتەوە ئەزانی چیە من دیدی خۆم بۆ جەنابەت باسەکەم و بۆ بینەرانی بەڕێزیش من هەموو کاتێک پێشبینی کاری هەرە خراپەکەم لە داگیرکەرانمان کە نایکن بۆیان نەکراوە ئێستا وەکو جاران نییە بتوانن وەکو سەردەمی ئەنفال سەرمان ببڕن زیندە بە چاڵمان کەن کەسێک نەزانێ یان هەر ئەوانە بزانن کە لەبەر بەرژەوەندی خۆیان ئەوانیش دایپۆشن نا ئێستا گۆڕاوە یعنی بەڵام ئێستا لە دەستی بێ بۆچ ئێستا برسیکردی خەڵک جینۆسایدێکە زۆریشترێ لە جینۆساید کەرامەتشکان نییەکە کە هەموو ڕۆژێ باسی پاراستنی کەرامەتی مرۆڤ بکرێت برسیکردن لە کوردیدا ئەڵێ دەبارەی هاریشی تایە ینی هەتا ئەوان لەوەش بێ منەتن کە کورد برسی بکەن وەکو ئەوەی بڵێن جەهارە بێ باهار بێ زۆر باشە بەڕێز جوندیانی ئەوەی کە ئێستا هەیە کۆمەڵێک قوربانی و کارەساتی بە دوای خۆدا هاتووە تام ئەزمونە دروست بووە وەکو پێویست توانراوە پارێزگاری لەم ئەزمونە بکرێت و دەرس لە ئەو ئەزمونانە وەربگیرێت لەنێو خۆی کوردستان ینی ئەزمونی هەرێمی کوردستان لە ڕاستیدا هەتا ئێستا ئەو هەرێمە بەرگریکاری خۆی هەیە بەڵام بڵێن هەموو خەڵک بەرگری کارە نا هەموو بەرگری کار نییە یعنی لە ڕاستیدا تەماشا بکەین ینی هەمیشە لەو قۆناخانەی کە
دژمنت زۆر گوشارت لێەکە هەموو خەڵک لە مەدان نییە بزانن لە ڕاپەڕین هەموو خەڵک لە مەدان بوو ئەوە من پێڵێم ساتی کورد ڕاپەڕین ساتێک بوو لە ساتەکانی کورد بەڵام بابێنەوە سەردەمی ئەنفال لە سەردەمی ئەنفالدا ژمارەیەکی زۆر کەم بەرگریکەر بوون لە نەتەوەی کورد لە سەردەمی ئەنفالدا زۆربەی لەگەڵ حکوومەت بوو زۆربەی کورد یعنی زۆربەی کورد لەگەڵ حکوومەت بوو ژمارەیەکی کەم لەگەڵ حکوومەتەوە بەڵام کە ساتی خۆی هات ساتی کورد لە ڕاپەڕین معادلەکە گۆڕا لە کۆڕەودا ئەمە ڕەنگە کە تەمان کۆڕە و بە هێرشی دژی ینی دژە هێرشی بەغدا دەستی پێکردەوە تەمان لە جنوب شکستێکی زۆر خێناویان بە شیعەکانی جنوب هێنا لەوەی پێڵێن ڕاپەڕینی شعبانی بە هەمان ینی هێشتا دەست و دەمیان بە خوێنی ئەوێ بۆ هاتنەوە جارێککە دەستیان بە خوێنی ئێمەش سوور کردەوە تێگەی بەڵام تەماشاەکەی یەکێکە لەو جارانەی تاقەجارە دوژمنی کورد بێ کورد قەتڵ و عام بکە ئاخر ئەدێ لەو هەولێرە بە تارۆ بە هەلیکۆپتەر لە خەڵکی مەدەنی ئەدا کە بەو جادەیە بۆ کۆڕەوە ڕۆیشتن ئەمە کە بەو شێوەیە یەکەم جار بوو کورد کەسی لەگەڵ بەرەی دوژمن دانەبوو هێرش بکاتە سەر نەتەوەی خۆی ئێمە تا ئێستا تەرکیزمان لەسەر ئەو لایەنە نەکردو ئێستا بێ لی کۆڵی هەتا لە ڕووی سایکۆلۆژیەوە لی کۆڵینەوە سایکۆلۆژی کۆمەلگاکەمان زۆر باشە بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار زۆر سپاس کە لێرە لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریت